بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر ئەو ڕێکەوتنەی لە نێوان ئەحمەد شەرع سەرۆکی دەوڵەتی سووریا و مەزلوم عەبدی فەرماندێزەکانی سووریای دیموکرات ئیمزاکرا. ئەم ڕێکەوتنە بابزانین لەسەر چ بنەمایە کراوە ئەو خاڵانی کە دەبینین خاڵە گشتیەکانن ئایا ملحەقی هەیە و ئایا لەم قۆناغەدا بۆ کورسێکی باشە و بۆ سووریا چۆنە و وڵاتانی ناوچەکە چۆن لێ دەڕوانن. گفتوگویم پرسوبابەتە دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر یاسین تا توێژەری ئەکادمی مامۆستایی زانکۆ. دکتۆر سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو زۆر بەخێر بی. دکتۆر بابزانم خوێندنەوەی تو بۆ ڕێکەوتنەکەت چییە؟ سڵاو لە بینەران، سڵاو لە بەڕێزیشت. ئەلبەت ینی ئەوەی کە ڕاگەیەنراوە هیچ شتێکی نوێ نییە لەو شتانەی کە لە مای ڕابردوو وتراون، بەڵام ئەوە هەیە کە ئەو هەموو لێدوان و پێکهاتنە مەبدەئیانەی کە لە نێوان ڕۆژ ئاوا بڵێن و لە نێوان ئیدارەی ئەحمەد شەرع هەبووە خراوەتە چوارچێوەی ڕێکەوتنامەیەکی ئیمزاکراوە لە حەڤەی شوباط کە بەر لە مایەک لە ئێستا نزیکەی مایەک لە ئێستاکە مەزلوم عەبدی لە گۆڤاری ئەلمەجەلەی سعودی مقابلەیەکی کردووە بە تەکتیکست ئەمە هەیە ئێمە دوو سپامان نییە لە سووریا و ئێمە ڕازین بە سەرۆکاتی ئەحمەد شەرع. بەر لەوە لە ماوەکانی ڕابردووە مەزلوم کۆبانێ بڵێن یەک زنجیرە دیدار و چاوپێکەوتنی هەیە بۆ لەگەڵ زۆربەی میدیا عەرەبی و بیانیەکانیشە. هەموو ئەم شتانی کە لە ناو ڕێکەوتنەکە هەیە لەوێ وتراوە کە ئێمە نیازی ئەوەمان هەیە کە ئێمە مەبدەئیان ڕێکین کە سووریا بەژنە بێ ئێمە مەبدەئی. بەڵام ئێستا گرنگیەکی هەیە، یەکەم خراوەتە چوارچێوەی قاڵبێکی ڕێکەوتنەوە، دوو گرنگی پێدانێکی نێودەوڵەتی هەیە مەجیاوازە لە لێدوانێکی میدیایی، سێ لە کاتێکی زۆر هەستیارا دێ بۆ سووریا جگە لە مەسەلەی عەلەویەکان کە شتێکی ئانیە. شتێکی تر هەیە کە سووریا لە هەوڵێکی بەردەوامایە بۆی متمانە وەرگێ لە دەرەوە، متمانەی نێودەوڵەتی وەرگێ لە دەرەوە سەیری سووریاکەن کە چەند قەوارەیەکی هەڵۆشاوە ئەوە دروزەکان نەچوێنتە ناو دەوڵەت، ئەوە کوردەکانن لە ساچلی سووریان بەدەستەوەی و نەوت و سەرچاوەکانی کشت و کاڵە و سوپایانەیە و دامی غەربیانە بۆ نەچوێنتە ناو دەوڵەت. بۆیە جۆرێک لەوە هەیە بە گومانەوە سەیری ئەوە کرێکایە ئەو دەسەڵاتە لە دیمەشق هەیە سەرەگرێ یان ناگرێ. ئەلبەت ئەمە ینی بەپێ ئەوەی وەڵ ستریت جەرنەڵیش ئەڵێت ینی ئەمە هەنگاوێکی زۆر گەورەیە، بازدانێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی کە سووریا لە ڕووی سیاسیەوە بچێتە پێش. ئەمە دەرباری سووریا. باشە دکتۆر، کەواتە بەپێی ڕوانینی تۆ ئەوەی کە بینیمان لە ڕێکەوتنەکە خۆی لە ئەرسی واقعدا ئەمە هەیە، ئەمە وجودی هەیە، بەڵام خراوەتەوەکو دەڵێ سەر کاغەز و ئیمزاکی فەرمی وەرگرتووە. هەندێک لە چاودێران دەڵێن جۆرێک لە پەلەپەلی پێوە دیارە، بە تایبەت بۆ ئەحمەد شەرع لە دۆخێکدایە ئەم دووسێ ڕۆژە چاوەڕوانی سزای نێودەوڵەتیە کرد دوای ڕووداوانەی کە ڕوویدا. بۆیە پێچێ ڕەنگە لە ڕابردوودا ڕەزامەندی نەبوو بێ ئەوها مە بخاتە چوارچێوەیەکی ڕەسمی. ئێستا جۆرێک لە ناچاری وای کردووە کە ئیتر بەم چوارچێوە فەرمی ڕازی بێت. بۆ هەردوو لە ینی ئەشێت ئەو تەفسیرە ڕاست بێ. مەسەلەن دەربارەی ناوچە کوردنشینەکانیش هەموو دەقەیەک ئەگەری ئەوە هەیە کە سوپای ئەمریکا بکشێتەوە و ئەو کاتە هێزی کورد لە ڕۆژاوا بە تەنیا ئەمێنێتەوە لە بەرامبەر حەمزات و عەمشات و تەحریری شام و ئەو سەپۆرتە گەورە عەرەبیی کە ئیدارەی شەرعەهەیەتی و ئەوانشە لە دۆخێکی هەستیاران و ئێمە نزیکە بینەوە لە ڕۆچەند دوو مانگ لە بەنداوی تشرین لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەکان تا چەند نتوانێت مەسەن بەرگەی ئێمە بگرێت. دوو بەڵێ لە ئێستا وەکو پێ ئەوترێ باوسەڵەقی لە نمای سەرنجەکان لەسەر عەلەویەکان لاچوو هەموو دنیا بەیانی بە خەبەر هاتی هەر سەیری بکە بە عەرەبی و بە ئینگلیزی و بە هەموو زمانەکان هەر باسی ڕێکەوتنەکەی ڕۆژاوا و دیمەشقە. لەبەرەوە مەسەلە عەرەبیەکان تا ڕادەیەک کردبووەوە و ئەوەشی لە ئەنجومەنی ئاسایش ڕۆدات کە کۆبوونەوە ئەکرێت لەسەر بەسەلەی کەمایەتیەکانوانە بێگومان ئەمە بە شتێکی ئیجابی لە بەرچاوەگیرێ بەو پێیەی کە هەنگاوێکە بۆ یەخستنی سووریا، هەنگاوێکە بۆ دروستکردنی ئاشتەواییە کە ئەوروپا و وڵاتانی خەلیج و تورکیا زۆر مەبەستیانە و ئەزمونە لە دیمەشقێ سەرباری ناوەڕۆکەکەی سەرکەوتوو بێ، چونکە بەدیلەکەی دروستبوونی ئەفغانستان و سۆمال و لیبیا و ئەوەیە لانکەی گروپی چەکدارە و شەپۆلی نوێی ئاوارەیە هەموو ئەمانە ینی لێکەوتەی خراپیان لەسەر ئەو وڵاتانە هەیە. دکتۆر، هەندێک دەڵێن ئەمە جۆرێکە لە خۆ بەدەستەوەدان، ینی وەکو دەڵێ لەم دوورەوە دەڵێن ئەمە خۆ بەدەستەوەدانە بەبێ ڕەنگە ڕەچاوکردنی واقعی کە لەوێ هەیە. پێ دوای ئەمە خۆ بەدەستەوەدانە؟
والله كاکڕان شتێک هەیە لە زانیاری مقادسەوە ڕێی ئازادە ینی هەر کەس ئازادە چۆن ئەو دۆخە ئەبینێ بەڵام نابێتەوە لە ناو واقع دەربچی ئێمە بەخەون و خاڵ ئێمە حەزەکەین ئێستا لە کوردستانی عێراق دەوڵەتمان هەبووە لە شایەتی هەرێمە حەزەکەین کوردستانی گەورەمان هەبووە لە بری ڕۆژ ئاوا و کوردستانی باشوور بەڵام ئەوە هەیە کە ئەوان محکومن بە کۆمەڵەشن محکومن بە تورکیا محکومن بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا محکومن بەوەی کە هەموو دنیادانی نا بە ئەحمەد شەرع کە سەرۆک بێ ینی ئایا ڕۆژاوا چییە ئەگەر بێ مەسەرەن دان نەنێ بەوەی ئەحمەد شەرع لە کاتێکە ئیدارەی ئەمریکی وەزیری بە دەرەوەی ئەمریکا کە پەیوەندی لەگەڵ سووریا نییە لە کاردانەوەیە دە بەرامبەر عەلەویەکان ئەڵێت حکوومەتی دیمەشق تەحقیقی تیا بکە یعنی دان نەنێن بەوەی کە لە دیمەشق حکوومەت هەموو جامیعەی عەرەبی داعوەتی ئەحمەد شەرعی کردو وەکو سەرۆک و ئیستیقبال کراوە وەکو پاڵەوان لە برۆکسل داعوەتی ئەحمەد شەرع کراوە چێ بۆ وڵاتانی کۆمەک بەخش و ئەوی ئاوارەکان وانە وەکو سەرۆک لە کاتێکە هەموو دنیادانی پیانێ و فەڕەنسا و ماکرۆن داعوەتێکا بۆ فەڕەنسا و مەسەلەن تۆ مەسەلەن ئایا ڕۆژئاوا ئەمە خاڵێکی تر هەیە ئەگەر بچێ ناو پێکاتەکانی هێزەکانی سووریای دیموکرات پێکاتێکی شڵۆقە هەمانە سریانە هەمانە تورکمانە هەمانە عەرەبی شەمەرە ئەمانە تۆ ناتوانانی تا سەرگرنتی ئەو کە لەگەڵ کورد بمێننەوە بە تایبەت ئیغراعات و فێڵ و هاندان و مەساڵحی گەورەتر لەوەی کە تۆ ئێستا فترەیەک لەگەڵ کورد هاوپەیمان بووی بە شەڕی داعش هاوپەیمانی نێودەوڵەتی کۆمەکی کردی و ئێستا هاوپەیمانی ئەکشێتەوە لە سووریا ئەگەری هەیە بکشێتەوە لە مقابلە ئیغراعاتی تر هەیە ئەگەر سبەینی ئەوانە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات نەمان ئێمە ئەمە ڕێزمان هەیە بۆ بۆچوونی ئەوانەی کاڵێنەوە خۆ بەدەستەوەدان بەڵام دیوەکەی تریشی نیوە نەبینراوەکەی تریشی ببین ئەگە سبینەوە هێزانە کشانەوە ئایا یەپەگە و پەیەدە مەسەن بەتەنها ئەتوان چی بکەن بەرامبەر بە ئەو هەموو لەنا ئەو فەزا جوگرافیای کە لە هەر چوارلا بە دژمن مەترسیێکی زۆر دیار کە لەبەر دەرگای ڕۆژاوای کوردستان بۆ میشە تورکیا بوو ئەم ڕێکەوت ناتوانێت ڕۆژاوی کوردستان لە مەترسیەکانی تورکیا لە دەستدرێژەکانی بپارێزێ مەفرۆز هەوا بێ یەکێک لەوەی کە باسەکرێت لە شەوەوە لەو دزە پێکردنانەوە بەدەقیش ئاماژەیەکی پێکراوە کە بێت پرۆسە سەربازیەکان چەکدارەکان لە ناوخاکی سووریا بۆستن بەبێ ئەوەی ئاماژە بە تورکیا بکرێت یاخود ئەمە هەندێک ئاماژە و راپۆرتی ڕۆژنامەوانیش هەن کە لە دەوروبەری بەنداوی تشرین هێزەکانی تورکیا خۆیان کۆکەن و ئەگەر ئەمە ڕووبە دەستکەوتێکە ئەوواچە لە ناو ڕێکەوتنەکە دەستکەوتێکی تر هەیە یەک بەندیتایە کە ئاڵێ کورد بەشێک کۆمەلگای کوردی بەشێکن لە پێکهاتەی ڕەسەنی سووری و مافەکانیان لە دەستورە مسۆگەرەکرێت کە ئەمە ئێمە ناوێکو کوردستانی ئێراق سەیری باشوور ڕۆژ ئاوا بکەین لە ڕۆژ ئاوا مشکلەی هەویە هەیە خەڵک پێناسی نییە ترافی پێ نەکراوە کە سووریە ناڵێن کورد هەیە پێوترا یەک لێدوانی هەتیومان هەیە لە دوای ڕاپەڕینی قامشلۆ لە دووەزارەکان کە حافڵ ئەسەد وتبووی کورد بەشێکن ئەسەد وتبووی بە کورد بەشێکن لە نەسیجی سووری ئەوە کاتی خۆی زۆر دڵی پێخۆش کرا و زۆر احتیفالی بۆ کرا بەڵام هەر قسەیەکی هەتی بوو نەچووە باری جێبەجێکردن ئێستا ئەمە هەنگاوێکی ترە ینی دانپێنانێکی ترە کە کورد لە سووریا هەن و دوو مافەکانیان لە ناو دەستورە ئەبێ مسۆگەر بکرێت هەندێک شتیش هەیە لە ناو ڕێکەوتنەکە بە پێی ئەو سەرچاوانەی لە قامیشلەوە ئەم بەیانیە بۆ لێدوانیان بۆ میدیا عەرەبیەکە پرۆفێشناڵەکان ناوە کە ئەڵێ زۆر شت هەیە بێتی هەڕاوە گفتوگۆ ئایا قەسەد چۆن دەمجە بێ ئایا زانکۆ قوتابخانەکان و پرۆگرامی خوێندن و زمانی کوردی و ئەوانە بەجێ هێنراون بۆ دواتر بەڵام ئەو شتانی کە ئانین زۆر گرنگە و ئێستا کورد دەبێ دڵخۆش بێ پێی مەسەن گەڕانەوەی ئاوارەکان نزیکەی 300,000 کەس کورد لە ئەفرین و سەریکانی و گریسپی ئەوانە ئاوارن ینی مەفرۆزە بە پێ ڕێکەوتنامەکە بگەڕێنەوە شوێنی خۆیان هێرشەکانی سەرگەڕەکە کوردیەکان لە حەلەب ڕاگیرێت گۆڕینی دیموگرافی ئەو هاڵکاگڕانکۆ ئێمە کە قسەکەین ئێستا مانگ ئەبێ بە دوومان ئەبێ حملەیەکی زۆر گەورەی تویتەری سۆشیال میدیای سێبەر میدیای بەرخۆر لەسەر ڕۆژ ئاوا هەیە تێکەڵەیەکە لە ڕقی ئاینی نەتەوەیی عروبی خەڵتە و پاشماوەی بەعسی هاندانی تورکی بە میکانیزمی وڵاتە هەندێک وڵاتی ناوچە هەموو ئەمانە ئیشیان کردووە لەسەر بە شەیتانکردنی قەسەد و لە دوای عەلەویەکان ئێمە ئەبێ پەلاماری ڕۆژهەڵاتی فورات بین و ئەبێ ئەمەش بنەبڕکەین و ئەمە بەشێکە لە پرۆژەی ئیسرائیلی و ئەمە خەنجەرێکی ژەهراوێ لە کێلەکەی عەرەبی و ئێستالانی کەم ئەم ڕێکەوتنە ئەم ڕاگەیاندنە کە ڕێکەوتن نییە لە ڕاستیا ڕێکەوتنی چوارچێوەی پێوتێتاریە لانی کەم ئەم هەڵمەتە ئەم حملەیە ڕاکرێت باشە
کەواتە دکتۆر تۆ بە شێوازێکی گەشتبینانە لێی دەڕوانی و پێ دوایە لانی کەم لەم خۆناغەیە ئەمە باشترین ڕێگە چارێ بە ئەمە پرسیار بێ لە بەڕێزت وەڵامیش بێ بۆ کەسانی کە ڕێکەوتنەکەیان پێخراپە بەدیلی ئەمە چی بوو؟ بەدیلی ئەماوەیە کە قەسەد بە بربەرەکانی بکات یاخۆت شەڕ بکات ئەگەر مەسەن سبینە هەیە سوپا کۆکرایەوە پەلاماری ناوچەکان درا مەسەلەن قەسەد بتوانێت مەسەن بەرەنگاری ئەوە بکە کە ئەو هێزانەی هەیەی لێی نەبن شقاقی تێ دروست نەکەنێ مەزانین نابێ خۆمان بخەڵەتێنین لە ئەو شارە عەرەبیانی کە لە بندەسی قەسەدان لە دەیرە زوور و لە زۆر شوێنی تر خۆپشاندان هەن هەڵکەکەی ناڕازین بەوەی کە چونتە ناو جوگرافیاکە کە هی ئەوان نییە ئەوجا ئێمە لە ڕۆژاوا قساکەن کە ئێمە جوگرافیاکی یەکگرتووی کوردیمان نییە شارێکی کوردیمانەیە هەندێ ناوچەی سریانی و عەرەبیمانەیە هەندێ ناوچەی شەمەریمانە چێ ناوچەیەکی کوردیەوە حتا ینی هەرێمێکیش نییە لەوێ تا بڵێ تۆ من لە سنوورەکانە دێن بەرگریەکەم بۆ هەیە لە ناو خۆوانم لەبەرەوە بەدیلی ئەمە شەڕ و پێکدادانە لە شەڕ و پێکدادانی شاگرنتیەوە ناکرێت کە بتوان لە یەک کاتا بەرەنگاری میلیشا تورکیەکان لەگەڵ هێزەکانی دیمەشق ببنەوە بە تایبەت ئێستا دوو ڕاگری زۆر گەورە هەیە بۆ دەسەڵاتی دیمەشقە تورکیا و سعودیە هەموو ئیمکاناتی خۆی هەموو نفوزی دیبلۆماسی و هەموو شتی خۆی خستۆتەگەر بۆ داعمکردنی ئەحمەد شەرع کە قسەی لای ئەوروپیەکان و لای ئەمریکیەکان زۆر ئەڕەوان بە هەمان شێوە ئیماراتیەکان لە پشتەوە زۆر وەکو سعودیەکان بە حەماس نین بەڵام پشتیوانی لە سووریاکەن چونکە بەدیلی ڕوخانی دیمەشق بەدیلی لاوازبوونی دیمەشق سەرهەڵدانی گروپی چەکدار و دروستبوونی ئەفغانستان و سۆمال و مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەی وڵاتەکانن ئەو وڵاتانە کە سەپۆرتی ئەحمەد شەرعەکەن تەن ئەوە نییە مەسەن معجەب بن بە حکومەکە یا هاوڕابن بگرە زۆریان لە ناخەوە ناکۆک نازۆر و دژیشن بەڵام ئەم سڵتەی کە ئێستا هەیە ڕێگرە لەوەی سووریا بۆشایی ئەمنی دروست بێ ئەمە یەک خاڵێکی تکە زۆر گرنگە کۆتایی بە پشتێنی ئێرانی هێناوە لە سووریا ئەمە بۆ وڵاتانی ناوچە زۆر گرنگە ئێران بلێ دەگەڕێ ئەوها ئێران ئەو هەوڵەی هەفتەی ڕابردووش دەیانوت جۆرێک لە هەوڵی ئەوە دەستیەوە تەنها دوو وڵات کە زەرەرکەن لەم ڕێکەوتنانە ئیسرائیل و ئێران نەک پیان ناخۆش بێ ئیسرائیل و ئێرانن بەڵام ئەم دوو وڵاتە میکانیزمێکیش نییە کە هاوکاری بکەن بە یەکەوە ئیش بکەن مەسەڵەن ئیسرائیل خوازیارە کە دەوڵەتی کانتۆنات لە سووریا دروست بێ لە ڕۆژهەڵاتی فورات دروستەکان هەبن عەلەویەکان هەبن دیمەشقیش هەبێت چەند جەمسەرێکی هێز لە سووریا هەبن بۆی دەوڵەتێکی بەهێز لە مقابلی ئیسرائیلە دروست نەبێت ئەمە استراتیژێکی نهێنی نییە یعنی ئیشیان ڕاگەیەنراوە قسەی لەسەر کرا ڕۆژانە وەسیلە ئیسرائیلەکان ئەم قسە ناکەن وەڵەن ئێمە نامانە سوڵتێکی مەرکەزی لە دیمەشق ئێران لە ماوەی 3 مانگی ڕابردووە بە هەموو جۆرێک بە میدیایی و بە لێدوان و بە سیاسی هاندانی کردووە بۆ یاخیبوون لە سووریا و وتوێتی سووریا سەر ناگرێت بەڵام تا ئەم داخەیە میکانیزمێک نییە بۆی ئێران داخڵ بێت یعنی ئێستا قسە هەیە گوایە عەلەویەکان بە هاندانی حیزبەڵڵا لە ڕێی دەریاوە بەڵام ئەمانە ناسەلمێنرێن ئێستا چەند لیژنەی نێودەوڵەتی و شت چاودێریەکەن ڕێکێتی ئەوروپا دوێنێ 4 سیارە UN چوونەتە ناو کەناری سووریا و گەڕاون بە شارەکانە تحقیقەکەن لەوەی کە بزان سەرەداوی یاخیبوونەکان لە چێوە سەری هەڵدا هەندێک سەرەدا و هەندێک سەرەتا لە لایەنگرەکانی ئەسەدەوە شتەکە داگیرساوە دوایی گروپە تورکیەکان داخڵ بوون کۆمەڵکوژی و قەتڵ و عامیان کرد ئەوانەی کە لەلایەن تورکیا سەپۆرتەکەن بەڵام ئێران ئەگەر بەشداریش نەبێ بە فکردەی بە سیاسی بە میدیایی درێغی نەکردەوە لەوەی کە هانی یاخیبوون با لە سووری ئێستا لەسەر شاشەی کورسان نیوز دەڵێ تورکیا و گروپە چەکدارە سووریەکانی هاوپەیمانی تۆبارانی بەنداوی تشرین لە کۆبانیەکەن ئەمە پێ دوایە پەیامە ئەکرێت تورکیا ڕەنگە زۆر لە ماگەر بە ڕێکەوتنایی بەرین زۆر ڕازی نەبێ ئەکرێوا بێت چونکە بەڕاستی ئەوەی کە سیرکرد شەوکە ڕێکەوتنەکە بڵاو کرایەوە تەمان خۆ مەسڵۆم عەبدی و ئەحمەد شەرع جاری تیژ یەکتریان دیوە و چەند جاری تر بەڵام خۆ بۆ نەیانتوانێت فۆتۆ بڵاوکەنەوە ڕایگەێنن لەبەر تورکیا ئێستا کە ئەمە کراوە شەوکە بڵاو بۆ یەکەم کەس کە پێشوازی لەکە سعودیە بوو تورکیا بێدەنگ بوو چونکە تورکیا تا ئێستا هیچ لە سەراستی فەرمی بێدەنگەوە لە بەرژەوەندی ئەو نییە کە قەسەد شەرعێت وەرگێت لە ناو چوارچێوەی دەوڵەتی تورکیا چونکە ئەو بەرچاوی لەوەیە کە سووریای دیموکرات ئەوەی بەپێی لێدوانی وەزارەتی بەرگری و ڕۆژانە لە حیزبی ئەکەپ ئەوانە قسەکەن چەکدانین پشتەماڵەوە خۆحافیز ئەو بەشەی لە قازانجێتی کە ئەحمەد شەرع
ئەم ڕێکەوتنە ئەحمەد شەرع دوو دەخاتەوە لە سزای نێودەوڵەتی زۆر تۆن خۆی ڕاستە بەڵام ئەو سزانش زۆر ڕێتێ ناچێت چونکە لە دوای شەڕی غەزا و لە دوای شەڕی ئۆکراین مەسەلەی قەتڵ و عام و کوشتن تۆسێک لە دوای هاتنی ترام وەکو جاران ئەبە هەستیاریە نەماوە جاران لە سەردەمی ئۆباما لە ئەوەی کە فترەیەکی زۆر بوو کوشتاری نێودەوڵەتی نەکرا بوو ئەو شتانە زۆر ئەبوونە جێگەی باس بەڵام ئێستا کە تۆ 50,000 کەس لە غەزا کوشراوە بە هەزاران کەس لە ئۆکراین کوشراوە ترامپ هاتووە مەسەرەن بزنسی خسوورتە پێش هەموو بەهایەکی ئەمریکی و هەموو شتێکی مافی مرۆڤەوە ئەگەر نییە سزا گەر بۆ ئەوروپیەکان وابێ باڵێ بۆ شەرقەوە سەد ڕەنگە ئەوروپیەکانیش ئەگەر دیقەت بینە پەیامەکان بخوێنیتەوە هەر ئەوەیە کاڵێ تەسویر مەکەن ینی هەرچیەکەن تەسویر مەکەن و بە تایبەت کە ئەمای کە لە منطقەی عەلەویەکان ڕوویداوە تێ ئەپەڕێ لەبەر یەک سەبەب لەبەر ئەوەی سوودمەند لە جوڵەی عەلەویەکان ئێرانن و سوودمەند و ئەوانیش ینی بەشێک لە دەست پێشخەریان هەبووە لە شەڕەکە دوایی ئەوان بەسەر کۆمەڵکوژیەکە کەوتون ئەمە واکە کە ئەوروپیەکان زۆر بە حەماس نەبن و ئەمە لە دنیا ئەبینی هەمیشە بەرژەوەندی لە پێش ڕاف و لە هاوسۆزی هەر جوڵەیەکی تری هێزەکانی سووریای دیموکرات پێچەوانەی ئەم ڕێکەوتنە ئەچۆیە قازانجی ئەو باڵەوە باڵە ئێرانیەکەەوە کە ئێستا لەگەڵ سیاسەتی گشتی جیهانی دەنێت بێگومان خۆ نەئەکراوەسە ئەمان بەدەم عەلەویەکانەوە بچن و ئەو کاتە بۆ بە تەمەڕۆد و ئەو کاتە ئەوترا ئەمە شتێکە یانێ مادام شەرع لە دیمەش شەرعێتی وەرگرتووە مادام هەموو دنیا هەوڵەدەن باشیکەن جوانیکەن و ڕێگەی بۆ بدۆزنەوە کە ئەوە بە ئەوروپا سزاکانی لەسەر هەڵەگرێ وڵاتانی کەنداو بە جۆرهاش شێوە یارمەتیەدان ینی ئەوەی بۆ ئەو کراوە لە ناو قیمەی عەرەبی و لە سعودیە و لەمانە بۆ هەر سەرۆکێکی تری شەرعی هەڵبژێردرا هەرەوە بۆ زیلنیسکی هەرەوە کرێ لە سعودیە کە فەرماندەی شەڕی ئۆکراین و هەموو دنیا لە فترەکان ئەوکو پاڵەوان ناسانوێتی لە کۆنگرێس چەپڵی بۆ لێدراوە هەر ئەو پێشوازەی لێکراوە کە لێکرد لە سعودی ئێستا کە لە ئەحمەد شەرعکرا بۆیە ئێمە بێتوانەکانی قەسەد بخوێنینەوە لە سنووری جوگرافیایەکی بەرتەسکە کە دەورە دراوە بە تورکیا و بە گروپ عەرەبیەکان و لە ناو خۆشیە کوردیەکی پەتی نیە تێکەڵەیەکە ناتوانێت دەرەقەتی ئەو هەموو گوشارە بێەوە بە پێچەوانی ئەم واقعە جمجڵ بکە. باشە دکتۆر یەکێک لە خاڵەکان ماوەی با بڵێن ئەوەی دیاری کردو بۆ جێبەجێکردنی ئەمە ئەگەر بە ڕێکەوتن ناوی بەرین ماوەکەش کورتە ینی پێچی هەردووکیان بەدەست و برد بێن خێرا بنوە ئامانجیان بێ هەردوو لاو ئەوانەشی کە لە پشتی ڕێکەوتنەکەەوەن ئامانجیان بێ کە بە خێرایی ئەم خاڵانە بستنە بواری جێبەجێکرد کات هیچ لە بەرژەوەندی سووریانیە دواخستن چونکە هەموو دواخستنێک ئەگەری دووباربوونەوە ئەزمموی عێراقی لێکرێت ئەزمموی ئاڵۆزبوون و ترشان و تێکژانی کارتەکان لەبەرەوە سووریا زۆر پێویستی بەوەیە خەڵک بکرێتەوە باڕوویە ئێستش گیرۆدەیە بەدەست گەمارۆ زۆر گەماروی ئابووری هەن لەسەر سووریا لا نەبراون خەڵک بە گومانەوە سەیرەکەن دەور وڵاتانی دەوروبەر کە نایە لە سووریا بچێتە پێش ینی قەتەر و سعودیە کە چەند بە خەمی سووریان تا ئێستا نەیانتوانیوە پارەی بۆ بنێرن بە پێ سەرچاوەکانی ڕۆیتەرز 8 سەرچاوی نازانم شتێکی وایە لە بەروەی ناتوانن باز بن بەسەر گەماروی ئەمریکیە و ئەترسن پارە بنێرن بۆ سووریا کە پارێکی کەمیشانی 100 ملیۆن دلار بۆ سعودیە و قەتەر ینی وەکو هیچ نییە نانتوانیوە پارە بنێرن زۆشتی تر هەیە ناتوانرێت دەربارەی سووریا بکەیت لە بەرەوەی دانپیانانی نیە ئێستا وڵاتانی دەوروبەری سووریا لە ئوردن کۆبوونەوە داوایان کرد کە گەمارۆکانی لەسەر لاچێت ئێستا لە دوای ئەمەی قەسەد ڕێگا خۆشترە بێ دوای ئەم ڕێکەوتنەکە بڵێنەوە ئێمە پرۆسەیەکی سیاسیمان دەست پێ کردووە هەنگاومان ناوە ئەو شتانەی کە ئێوە ئەترسن لێیە ئەو شتانی کە ئەگەری هەیە سووریا سەرنەگری ئێمە بازمان بەسەراداوە فەرمو بێن ئێوە هاوکاریمان بکە ئەوە شتێکی ترێکە جیهان ئەگە بەگومانەوە سەیری گروپە ئیسلامیەکانی دەوروبەری شەرع بکە بەڕێزەوە سەیری قەسە دەکەن وەکو هاوپەیمانی شەڕی دژە داعش کاتێک کە ئەمانە ئەبنە بەشێک لە سوڵتەی دیمەش بەهێزیەکە ینی هێزی پێبەخشن متمانەی پێبەخشن لەلایەن ئەو وڵاتانەی مەسەن فەڕەنسا زۆر پێخۆشە ئەوروپا زۆر پێخۆشە ئەوانەی کە لە هاوپەیمانی دژە داعش بوون و متمانیان بە هێزەکانی سووریای دیموکرات زیاترە پێیان خۆش ئەمان بن وەکو کوردی عێراق چۆن مەسەن هەموو وڵاتانی غەرب ئەیانەوە ئێمە لە بەغا بین بۆ ڕاگررتنی باڵانس و کاتی خۆشی بەریتانیەکان کوردستان هەر بۆ خستە سەر عێراق هەموو ئەو ئیرادە هەمان شتە ئەو ئیرادە ئەوێ ڕۆژهڵاتی فورات بچێتە سەر دیمەش بۆ دروستکردنی باڵانس بۆی دیمەش بەتەنها هی گروپە ئیسلامیە چەکدارەکان نەبێ دۆستانی خۆشیان تیا بەشدار لەبەر پێناوی بەرژەوەندی خۆیان ئەویان زۆر بەڕێز دکتۆر یاسین تا توێژەری ئەکادمی مامۆستای زانکۆ سپاس دەکەم سپاس بەشداریکردن سپاس کە بەشداریت کرد سپاس بۆ ڕوونکردنەوەکانە